ئێمە ئەمڕۆکە بە خۆشحاڵیەوە پێشوازیمان لە بەڕێز کاک ئەحمەد قەرەمووس و هەواڵانی کرد کە هاوسەرۆکی کەنەکەیە. لەو کۆبوونەوەدا باسمان لە گرنگی یەکریزی گەلی کوردستان و یەکێتی نەتەوەیی کرد. هەروەها پشتیوانیمان لەو هەوڵ و تێکۆشانانەی کەنەکە کرد کە باز لە بەستنی کۆنگرێکی نەتەوەیی دەکاتن یاخود کۆنفرانسێکی گشتی لەسەر ئاستێکی باڵا کە ببەسترێ. ئێمە وەکو یەکێتی نەتەوەی دیموکراتی کوردستان پشتیوانی هەموو ئەو هەوڵانەین کە لە پێناوی یەکێتی نەتەوەی و لە پێناوی یەکریزی گەلی کوردستان ئەنجام دەدرێن و دیارە خۆشتان دەزانن کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە لە ماوەی ڕابردوودا زۆر کار و خەباتی لەو پێناوە کردووە. بۆیە پێویستە کەنەکە وەکو ماڵێکی کوردان سیر بکرێتن و پشتیوانی بکرێتن. هەموو لایەنە سیاسیەکان بتوانین ئێمە لەژێر چەتری کەنەکەدا بتوانین لە داهاتوو نزیکدا کار و خەباتی خۆمان زیاتر پێش بخەین. کەنەکە بکەینە ئۆرگانێکی نەتەوەیی لەسەر ئاستی دنیا بۆ ئەوەی بتوانێتن پەیوەندی دیبلۆماسی خۆی لەگەر وڵاتان پەیدا بکاتن، ببێتە بڵندگۆیەک بۆ گەیاندنی دەنجی میلەتی بەشخوراوی کورد لە تەواوی دنیادا. بۆیە ئێمە جارێشتریش پشتی وەکو هەمیشە پشتیوانی و هاوکاری خۆمان بۆ کەنەکە ڕادەگەێنین و ئەو سەردانی کەنەکەش بۆ باشووری کوردستان و بۆ ڕۆژئاوای کوردستانیش کە ئەنجامی دەدەن جێگەی دڵخۆشێ لە نزیکەوە کە لەگەلایەنە سیاسیەکان بیر و ڕادەگۆڕنەوە سەبارەت بە یەکێتی نەتەوەی و یەکبوونی کوردان. پێشمان خۆشە بەڕاستی لە باشووری کوردستان لایەنە سیاسیەکانی دیکە و ئۆرگانەکانی دەستگا و دامەزراوەکانی باشووری کوردستانیش هاوکاری و پشتیوانی تەواوی کەنەکە بن، لەبەرەوەی کەنەکە کۆمەڵێک پێنگاوی نەتەوەی گرنگ دەهاوێژێتن. ئەو پێنگاوە نەتەوەیان کە کەنەکە دەیهاوێژ پێویستی بە هاوکاری و پشتیوانی هەموو لایەکمانەیە. ئێمە وەکو یەکێتی نەتەوەی پشتیوان و هاوکاریان دەبین. واسیێن gelekî mezin bo Yekîtî Netewî Demokratîk Kurdistan û birêz غەفور مەخموری û şanda kir gel cenabê wî bi rastî daxuyaniyên ku birêz غەفور مەخموری dan helwestê kenekê ye, daxwazê kenekê ye, temeniyê kenekê ye û bêguman ji bo ku pêkayîna Yekîtiya Neteweyî be bi çi şêwazî û çi rêbazî be mamoste anî ziman nemimkin e ku em tiştekî din behs bikin. Mamoste her tişt behs kir û em teveniyê wî û pêşniyariyê wî dibin.